بەخوای سێ قەرزار قەرزاری ئەرە قسم بەخوا قەرزار بەڵێ. یعنی زۆر نەکەم بەڵێ یەکەی خەرزم بۆ نادرێتم بەڵێ بۆ دەبێتەوە نە ئەی ڕەحم لە باوک ژیان بۆ ناڕاتەرەوەکە قەڵب و قۆڵی خەڵک بدەیت بەڵێ یەکەی ئەنی سەرڕای ئەوەی کە تۆ چەندێ ژیانی قورسە و بم بارودۆخە تایبەتەوە کە ناتوانانی پێویستەکان دابینکە هێشتا کە قەرزاریشی بەوەی کە هەر بە ناچاری هەوڵمان دادا بە ناچاری ژیان بەڕێکە ئەرە بەخوا بژوو نەمری کوردەواری ئەڵێ بژوو نەمری مەزمنی هەر بەو شێوازە هاوردیم بخوا بەڵێ ولم بەشم خوا دەروێکم وەکوی ئینشاء الله مامەگیان خێزانە هیچ نەخۆشیەکی درێژخایانی هەیە یان هیچ کام لە ماڵەکانی نەخۆش ینی زەختێتی شەکرەیەتی ناخۆشیێتی بەخوام وەکم نەبی چووە جارم ئەرم نشەڕەنسا زەختەکەی بەردووە لە حەد بەجرم بەڵێ بەخۆوە تەمای نەمای بەڵێ یەکەی ئەتم بە ناچاری قازم کرد چووم بڕێم حەبوو دارودەرمان ماڵ ینی ناتوانانی ئەگەر یەکێکتان لە ماڵەکە تەندروستیتان تێک چوو بتوانن دەرمان و پێویستەکانی بۆ بکڕی ئارە بەخوا خۆ خاوەن پێداویستی تایبەتی مەڵێ بلاکینتیایە ناتوانم بۆنە بگەڕم زۆ گەڕام گەرمەوێتە گەرم و شەکلەکان بەڵێ ینی دانیشم من بەڵێ تێکەی یا بارودۆخیشم مادە بەڵێ بەخوانیم باش نییە ئەی زەحمەت نییە تۆ بەموو ڕۆژێک بەما ئەڕۆیت بۆ شوێنی ئیشیان ئیش بەما ئەەکەیت کەم تەمەنەوە خاوەن پێداویستی تایبەتی ئەمە لە بازاڕ جێکێڵم ناتوان بێنێ بۆ ئێران قورسە ناتوانانی بهێنی ناتوان پاڵینم ناتوان بە پاسی دەچم لەوێ پاسی دانیم ئیشە بێ ئیشم پێ نێ بۆ دەبوو لەوە پاسیلەکەی لەمە بۆ ماڵ